کۆلینێ لەسەر هەوڵێن سەرۆکیبەری و ئالیکارên wî ji bo guhartina encamên hilbijartinên 2020 yasayek nû li Encûmenê Sînatorên Amerîkî ji bo rêxistina mafên hevjîniyê û em ê berêxwe bidin pêşhatên şerê Ukraynayê jî. لەم بەرنامەیەدا و توێژەکان بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنی ناوکیش تاوتوێ دەکرێت. وەزارەتە عەدادیە ئەمریکا فەرماندایە 40 کەسان هەتا ئامادەی لێکۆڵینان بن سەبارەت هەوڵên سەرۆکیبەری ئەمریکا دۆناڵد ترامپ و ئالیکارên wî ji bo guhartina encamên hilbijartinên serokatiya 2020 دوشەمبێ. Rojnameya New York Times ragihandiye ku Boris Epstein ڕاوێژکارێ ترامپ ji bo demek dirêj û Michael Roman danerê stratîjiya kampêna hilbijartinên wî dikevine ber lêkolînan û dest bi sertelefonên wan de hatiye girtin li heftiya borî. Her wisa Dan Scavino rêveberê sosyal medyayê Trump jî di nav kesan de wan kesan de ye ku lêkolîn digel wan têkirin digel jimareka dî jî daxwazkirina wan ji bo wergirtina zanyariyan li ser hewlên neserketiyên serokêberî û alîkarên wî ji bo guhartina encamên hilbijartinên 2020 yên serokatiya Amerîka bi rêka şandina lîsteyên alternatîvên sexteyên encamên hilbijartinên çend wîlayetan. Ew lêkolîn dîsan berêxwe dide êrişên piştevanên Trump li 6 mehayek li 2021 li ser Kongresa Amerîkî. هەر سەبارەت بە دوایین پەرسەندنەکان لەسەر لێکۆڵینەوەکانی کە دەکرێن و بڕیاری دادگا بۆ دانانی کەسێکی سەربەخۆ بۆ هەڵسەنگاندنی ئەو بەڵگەنامانەی کە لە ماڵی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ لەلایەن FBI-ەوە دەستی بەسەرداگیرا بوو دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێنم کاتت باش لەگەڵ پەرسەندنەکانی ئەم دۆسەیەدا بڕیاری دادگا بە کۆگەیش سەبارەت بە دانانی کەسێکی سەربەخۆ بۆ هەڵسەنگاندنی ئەو بەڵگەنامانی کە دەستیان بەسەرداگیراوە. هێرەوە تا ئێستا دادگا هیچ بڕیارێکی نەداوە لەسەر ئەوەی کێ هەڵسەنگاندن و پێداچوونەوە بۆ بەڵگەنامانەدا دەکا کە لە ماڵەکەی سەرۆکی پێشووی ئەمریکا لە ستانی فلۆریدا دەستیان بەسەردا گیرا. تیمەکەی دانەڵد ترامپ واتە تیمە یاساییەکەی لە ئێستادا کە ینی وەکو بڵێ کارێکی زۆر سەرسەختانە دەکا تاکو ئاڕاستەی دۆسیەکە بگۆڕێ وەکو دۆسەیەکی هەم یاسایی گەورە سیر نەکرێەوە هەم وەک دۆسەیەکی سیاسیش سیر نەکرێ بەڵکو جەخت دەکاتەوە لەوەی کە ئەوەی ڕوویداوە لەسەر ئەو بەڵگەنامانە تەنها دۆسەیەکە پەیوەندی هەیە بە هەڵگرتنی ئەو بەڵگەنامانە لە لای یاخود لە ماڵەکەی سەرۆک ترامپدا. ئەمە بێجگەلەوە کە جەخت دەکاتەوە لەوەی پێویستە دادوەر بڕیارەکەی خۆی جێبەجێ بکات بۆ دانانی ئەو کەسە وەکو دەزانین هەتا ئێستا هەم وەزارەتی داد لەلایەک و هەم تیمە یاساییەکەی دانەڵد ترامپ لیستی ناویان خستۆتە بەردەم دادگا بەڵام تا ئێستا یەکلایی نەبووتەوە. بێژگەلەوە ینی هەوڵێکی ئێجگار زۆریش ئەدەن تاکو بیسەلمێنن ئەو بەڵگەنامانە کە هەڵگیراون هیچ مەترسیەکی نەبووە لەسەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا یان دروستتر با بڵێن دەیانەوێ لە ئاستی ئەو ڕوانینە کەم بکەنەوە کە دەڵێ مەترسی زۆر هەیە. بەڵێن باز لەوەش دەکرێت کە وەزارەتی داد جارێکی تریش هەوڵەکانی خۆشی چڕتر کردوتەوە لە دۆسەی لێکۆڵینەوەی ڕووداوەکەی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021دا. بەڵێ ئێستا وەزارەتی داد زیاتر وەکو بڵێ هەوڵەکانی خۆی لەوەدا چڕ کردوێتەوە گەورەتری کردوون فراوانتری کردوون ئەوەی بانگێشتکردنی کاربەدەستانی پێشووی بەڕێبەرایەتی یاخۆ با بڵێن بەڕێبەرایەتیەکەی دانەڵد ترامپ بۆ لێکۆڵینەوە و لێپێچینەوەکردن هەروەکو لە هەواڵەکەشدا گوێمان لێبوو دەست بە سەرداگرتنی 2 تەلەفۆنی 2 گەورە ڕاوێژکاری دانەڵد
دۆناڵد ترامپ ئەمە بە پەرەسەندنێکی ئێجگار گەورە دادەنرێ بە تایبەتی لەو ڕوانگەیەوەی ئەو دوو گەورە ڕاوێژکارە بەشێک بوون لەو هەوڵانەی کە دانەڵد ترامپ دەیدا بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ساڵی 2020 ئەوەش بوو لە کۆتاییدا وەکو بینیمان هەوڵەکان هیچیان سەریان نەگرت. هەموو دۆسیەکان لە ئێستادا بەیەکدا چوون و ئیدی پێویست بەوەیە وەکو شارەزا دەڵێن چاوەڕوانی ئەوە بین بزانین دادگاکان ئەم دۆسیانە چۆن یەکلا دەکەنەوە. بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین. سپاس بۆتەوە. شاک شومەر ڕێبەرێ پرانیا دموکراتانیا جڤاتە سیناتۆرێن ئەمریکی ڕژدیە لە ئەنجومەنی سیناتۆران دەکە هەتا قانونەکە مافێ مارەکردنی و هەڤژینیە پەسەند بکە. شومەر گۆجیژ بۆ خاترا دەهان ملیۆن ئەمریکیان ئەو هیوی دیکە و بتنێ ده ئەندامن کۆماری دەنگی لەسەر قانونا پێشنیازکری بدن یاکو گەلکی گرنگە کار لەسەر یاسا پێشنیازکری تێکردن ژە عالی ژمارەکە ئەندامن دموکراتان و بتنێ یەک ئەندامی کۆماریڤە. چاکشوو مەرگۆت ژی ژمارەکە مەزنە ئەمریکیان پشتەوانیە مارەکردن و هەڤژینیە هەڤجنسخوازان دکن ئەوجا دەمێ هەندێ هاتیە ئەم قانونەکێ ژ کۆنگرسێ دەرباز بکن. دەمەکی زوو vê havînê encûmenê nûyê neram qanûna rêzgirtinê li marekirin û zewacê pesend kir bi 267 dengên erê hemberî 157 dengên nexêr 47 endamên komarî di gel demokratan deng da wê qanûnê. سەرۆک جۆ بایدن داوا لە ئەمریکایەکان دەکات یەک بگرن لە پێناو هۆکارێکی نوێی نیشتیمانی ئەویش هەوڵەکانی بەڕێوەبەرایەتەکەیەتی بۆ کۆتایی هێنان بە شێرپەنجە بۆ شێوەیە کە دەیزانین. لە میانەی وتارەکەیدا لە کتێبخانە و مۆزەخانەی سەرۆکایەتی جان ئێف کەنەدی بایدن لە 60مین ساڵیادی وتارە بەناوبانگەکەی ئەو سەرۆکەی پێشوودا ئاماژەی بە وتارەکەی لەسەر گرنگی چوون بۆ سەرمان کرد و گوتی ئەو ئامانجێکی نیشتیمانی دامەزران کە بتوانرێت ئەمریکایەکان لە دۆزێکی هاوبەشدا کۆبکاتەوە. بایدن گوتیشی دەتوانین بە هەمان شێوە بڵین ئامادەنین ئەم دۆزەش دوا بکەوێت. سەرۆک ئامانجەکەی خۆی بۆ چارەسەریەکانی شێرپەنجە بە ئامانجێکی ڕژد ناودێر کرد و گوتی ڕەنگە بە تەواوەتی بتوانین ئەم کارە بکەین. لە وتارەکەیدا بایدن داوای لە کەرتی تایبەت کرد نرخی دەرمانەکانیان بە شێوەیەک دانێن کە لە توانای خەڵکیدا بێت و زانیاریەکان زیاتر بخەنە بەردەست. ئەو ئاماژەی بەوش کرد بە پێشکەوتنی تەندروستی و لێکۆڵینەوەی زیاتر و دەستکەوتی زانیاری زیاتر ئەم کارە دەشێت بکرێت. و هەر دووشەمبێ لە فڕۆخانەیە ئالۆگان یانفنەتەوەی لە باژاری بۆستنی ویلایەتە مەساچوستس سەرۆک جۆ بایدن سۆزا نوژەنکردنا فڕۆخانەیەن ئەمریکایین کەف نوژکار کەفتیدا بایدن بەحسێ خەرجیا و قانونا دوو پارتیان پەسەندکردی لە کۆنگرسێ کرد یا باشکردنا ژێرخانە ئابووری و 62 ملیۆن دۆلاران ji بۆ فڕۆخانەیە لۆگان هاتین تەرخانکردن. بایدن سۆزا چاکردنەوە فڕۆخانەیەن دیên sereke da wî got projeyên nûjenkirina firoxaneyan dê hemû beşan vegire û dê 6000 delîveyên karî biafirîne. Li gora qanûna avadankirina jirxana aborî ya ku par hatî pesendkirin milyonên dolaran terxanin ji bo nûjenkirina firoxaneyan ku Serok Biden rijdiyê dike ew tim li ser astê bilindê firoxanên nêfnetewerîn mîna firoxanên چینێ بن. بەرپرسانی ئەمریکا و مەکسیک ڕادەگەێنن هەردوو وڵات پلانیان هەیە سوود لە وەبەرهێنانی بەرفراوانی ئیدارەی بایدن وەربگرن بۆ بەرهەمهێنانی نیمچێگەێنەر یان کۆندەکتەر تا بتوانن فشار بەرن بۆ یەکخستنی زنجیرەکانی دابینکردنیان و هاوکاریکردن لە فراوانکردنی بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی لە ڕێگەی پیشەسازی لیتیۆمی مەکسیکەوە. هەردوولا هەوڵ دەدەن سوود وەربگرن لە هەوڵەکانی ئاسیا بۆ نیمچەگەێنەر و باتریەکانی پێویست بۆ ئۆتۆمبیلی کارەبایی و پێشخستنی بەرهەمەکانی ئەمریکای باکوور. ئەمانش بەشێک بوون لە بابەتە سەرەکیەکانی کە لە پەراوێزی کۆبوونەوەی ئازبەرزی ئابووری هەردوو وڵات لە پایتەختی مەکسیک تاوتوێکران. وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتنی بلینکن و وەزیری بازرگانی ئەمریکا جینا ریمۆندۆ ڕۆژی دووشەمە لەگەڵ سەرۆکی مەکسیک ئاندرێ مانوێل لۆپێز ئۆبرادۆرۆ کۆبوونەوە و باسییان لەوە کرد مەکسیک دەتوانێت سوود وەربگرێت لەو یاسایی ئەمریکا
ئەمریکا کە بەم دواییانە پەسەندی کردووە بۆ تەرخانکردنی 28 میلیارد دلار بۆ بەرهەمهێنانی نیمچە گەیەنەرەکان. ئەمریکی هێزراخوا دکن کە گەلۆ دێ دەرزیên bihêzkirina yên COVID-19 nûjenkirî wergirin yan na ku karbidestên tenduristiya Amerîka vê dawî ew pejirandine. Pisporên tenduristiyê dibêjine dengê Amerîka ku dema tên şopandin ev derziyên bi navê bîvalan ew lene û divê bihêsanî ji bo tevaya cîhanê werin peydakirin. li paytexta Amerîka bûçûnên cuda têne dîtin derbarê pêwîstiya wergirtina derziya bihêzkera COVID-19. Vaksînên ku vayrûsê SARS-CoV-2 û vayrûsê xweguhirê Omicron BA5 BA4 gene armanc yên ku zûrba xelkên û kepên nexweş dikevin. Ez dizanim gelek zanîngehan kêşe digel bilimbûna hejmara korona hene lewma renge derziya bihêzker takerek bit. Ez bawer nakim ku min pêdivî bi hezkerek hebe. Bi rastî ez hêvî dikim ku ev berewaniya leşiya ku min ji derziyên berê heye kar bikin. Digel ku rojane 200 haletên Covid li navçe dihêne tomarkirin, zêdebariya çavarekirî li payîzê, rêveberiya saxlemiya Washington divêt hemî kesan mafê wergirtina vaksînê hebît. Ev derzî hinekî ciyawaz e ji derziya ku me berî 2 salan zêdetir bi kar anî û bo sedan milyon mirovan li seranserê cîhanê hatiye dayîn. Ji aliyê vaksînkirinê ve tiştekî biçûk e lê ji aliyê bihêzkirina bergiriya xelkê ve girîng e. Ji ber ku ew hevrikeke li dijî cûreyên ku niha belav dibin. Da ku pêşî li vayrûsî bihêde girtin, desalatdarên federal piştevaniya derziyên boosterên Omicron kirin bê ku ser mirovan hat bine taqîkirin. Gelek kes bi vê dinarhetin. Lê şareza dibêjin vaksîn bi ewle ye. Erê ez çavrê pirsgirêka me erê bi rastî wek mişkekê taqîkirina serederî digel te têkirin. Ne ez hizir dikem ku destlavdarên saxlemiyê hewl dan ku hewsengekî pêxine navbera mifa û metirsiyên vaksînê da. Bi hezra min karîgeriyên wan vaksînan jî dê her wekû karîgeriyên vaksînên niha yên mRNA bin. Kar bi destên saxlemiya giştî dibêjin eger xelek vê payîzê bûsteran werbigirin, ew dêşên rê li ber nexweşkeftina sedan hezaran kesan girin û milyaran dolaran mezaxtinên pizîşkî kêmkin. Lê ev ê ramanê nade ku ew kesên vaksîn wergirtîn saxlemiya xwe piştgoh pavêjin. Eger hinek ji xelkê êzir bikin got bûster gelekî bihêze çê dibe ev metirsiyekê bêtir bike wê xurasî vîrusan zêdetir bikin û dibe got ew encamên berovaç. Destpêşxeriya cîhanî bû gihandina vaksîna COVID-19 ku harî gihandina vaksînê diket bi welatên hejar û kêm dihat, bihîrî çavdêriya vaksînên Amerîka diket. Digel belavbûna vaksînên nî bi corên cuda divê em piştrast bîn, vaksîn bû hemû welatên pêdivî pê hey berhevin û çi dem ew dikarin bikar bînin. Eger welatên xudan dahatên bilind bin û derziya bihêzker bidine welatiyên xwe lê hêşta ev rêgiriye li belavbûna vayrûsê û corên guhar nagirin. 83 sadê ji welatên ku piştgiriya COVAX werdigirin, dest bi danana bûsteran kirîne bûyî xelkê di metirsiyê da û di berê te vaksîna COVID danayê. Rêveberiya saxlemiya cîhanî dê pêdaçûnê zanyariyên karkirina bûsterênî da ke di mihên bihêt da berî û tevaya cîhanê pêşinyar biket. Bo raporta Veronica Balderas Iglesias, hatîn mayî dengê Amerîka. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لەگەڵ سەردانی نوێنەری نوێی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پرسی دووبارە دەستپێکردنەوەی دیالۆگی کوردەکان دووبارە باڵی کێشاوەتەوە بەسەر شەقامی کوردی لە سووریادا. هەرچەندە هەردوو لای دیالۆگەکە دەڵێن ئامادەن ئەو کارە بکەن، بەڵام ئەنجامدانی ئەوە لە ئێستادا سەختە. زانا عومەر لە راپۆرتەکەیدا ئاماژە بەوە دەکات کە بۆچی سەختە.
بسردانا نونری نوی وزارت درویا امریکای بو با کوروجلاتی سوریه نیکولاس گرینجر مجارا جنوب دسپیکرنا دیالوگا کردی ودگره روجوا کولانا کردین سوریه آلیان سیاسیین کردی سوریه دیبیجن او آمدنه وگرن سر ماسایا دیالوگی اندام دستای دانوستاندنان آ پارتیین یکیتیان اجتماعی کردی پینکه نصرالدین ابراهیم دیبیجه پینکه آمده لگوری بریارین ریکفتنا دهوکه دست به دیالوگ الگل انا کسی بکه نسبة ما تشرط ومرج سر ديالوجينين وأم وكا للسر بنجهن ريكفتنا دهوكي بشيخ خوي لشكري أو لكاري بشيخ خوي ري فابري بشيخ خوي كو أفاكرنا لفقرا كردي شبابي تشرط ومرج سر ديالوجي ونوجن كرناوي تنن لالی اکیدن برپرسن انجمنان اجتماعی کردی لسوریه انا کسه همان هلوسته دیارد گو او آمدن جنوب قناغن قدکری ین دیالوگ بردوام بکن ولسر یک ماسه لگل پینکی بجون برپرس راگاندنا انجمنان اجتماعی کردی لسوریه حسن رمزی دی بیجه مجارا یکرنا هلوسته سیاسی کردین سوریه مجارک استراتژیک جبو انا کسی او آمدن جدس بیکرنا دیالوگ کرد یا گارانتورش بو وادانوستان دیکو ام دکن بدنا برام پارتیم پیانه کده شبیه وی که جی دیتنا ما بشاندری امریکی را دیتنا کی گله کی اکتیو بو و مل سر گله خالا ما دانوستان دکر و یک شوا خالی کو ام نهال جمع پیوستا دانوستانی کردی نجبو پیشروش تبي هالوستن قوتنا راقادنش آلية حردو آليين ديالوغا نفخوية كردي سوريا أنكسا وبيانكا لحيانها أو ديالوغجي دس بينكريه وأفيك بويا جهة رخني لقل كردين سوريا نشتجيه باجاري قامشلو شوكت برازي دبيجه دمال هفكريني هاتيه مترسين مازن لسر كردين سوريا هنا بالنسبة حوار الكردي أو ديالوغ كردي حاجتك داخوازيا ملته جبر قوته كردابو كتياوي أري أسكالم بيجم كو أم نبنيك ويقلك زحمت به لاليه كيدن جوانك اجقام شلويه سيبان عجمو رخنين تند لتفقرة السياسية كردين سوريا ديكا خوازمش سياسة مدارا بيجن انه كانجي الفيم التي بنارن ونه كانجي فيم التي بقد سينن انه اف ملت خدي قضياكي خدي شورشكي خدي خوينا السرفي عرضي هجايب بالخستنه يقو افدو سالن ديالوگ قد نافرا هردو آليين كردي لسوريا انا كسي وبيانكي هاتيا راوستاندن كردين سوريا گشبينن گو نونري نو ي امريكاي آليين سياسي لسر ماسايا كي بگهينن هف ومجارا يكريزيا كردين سوري بداوي ببا وبانجام اريني زانا عمر دنگي امريكا قامشلو ایروز شنبه وزیر دروی ترکیه مولود چاوش اغلو گوت وی او هفبری خوی آذری دانستاندن کرن لسر آلوزی و آزراندن ارمینیا دکل لسر سنورین خواه دگل آذربیجانی و واندا خواست جی یریوانی کریا هطاکو هزرا خواه دی نسر دانستاندن آشتیه آژانسا پیامن روسی راگهاند کو دمکی زو ایروز شنبه شر دنف برا سربازن آذربیجانی و ارمینیا دا درکت وک بردوامیا شر و نیارتیا دهان سالان دنفبرا هر دو ولاتان دا لسر هرم نگرن و کرباغا کشدار باکو و یریوان هفودن خطابار دکن به دست پیکرنا شران پشتیکو آذربیجان دی شرن شش هفتیان دا کنترولا خواه و گران دی سر وی هرمی ده پیامکی تویتری دا و پشتی دانستاندنان ده گل وزیر دروی آذری چاوش اغلو نویسان دیکو دوید ارمینیا دفج آذراندنان بردا و هزرا خود دی نسر دانستاندن آشتی و هفکاری به آذربیجان را ترکیه هفبندان نیزیک و سرکه آذربیجانیه سەرۆک وەزیری یۆنان کریاکۆز میتسۆتاکیس سپاسی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن دەکات بۆ پشتیوانیکردن لە هەڵوێستی یۆنان لەسەر تورکیا و دەڵێت ئەسینە هەمیشە دەرگای دیالۆگ و مشتومڕکردن بەکراوەی دەهێڵێتەوە. پەیوەندیەکان لەگەڵ نەیاری مێژووی یۆنان لە ئێستادا گەیشتۆتە نزمترین ئاست ئەمەش پاش هەڕەشە بەردەوامەکانی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان. ئەردۆغان یۆنانی بە داگیرکردنی ئەو دوورگانەی کە گوایە لە دەریای ئیجە دامەڕاون تۆمەتبار دەکات و هەڕەشەی ئەوەی کردووە کە تورکیا ڕێوشوێنی پێویست دەگرێتە بەر. لە میانەی لێدوانەکەی ڕۆژی دووشەمەی لە پاریس میتسۆتاکیس کاتێک شانبەشانی ماکرۆن ڕاوەستا بۆ گوتی ئێمە یاسا و بەڵگەکانی خۆمان لە پشتە هەروەها هەردوو وڵاتی هاوپەیمانی ناتۆ لەسەر مافی غاز و نەود لە دەریادا ناکۆکن و فڕۆکە جەنگیەکانیان بە شێوەیەکی ڕۆتینی هێڵی یەکتر دەبەزێنن.
ده کامپینین پێشوەختیان هەڵبژاتنان لە تورکیا دەست پێکردن سێ هەواڵبەندیان سەرەکە بەریکانیە دیکن ژوو بوو بدەستخستنا دەنگین خەڵکی لێ تورکیا لێ جوداهەیە لەسەر سیستەمی سەرۆکاتیە یا هەری مەزنە هەلبەت هەفبەندیە لایەنێن کوردان ژی هەفبیرە دیگەل هەفبەندیە 6 پارتیên ئۆپۆزیسیۆنê ku divêtin Tirkiya vegerta sistemê parlemanî li herêmên Kurdan ev kampên çabrê ve diçe bi mera Xelciyan Farqîn peyamîra dengê Amerîka li Diyarbekir Amedê Xelcê dem baş kampên çabrê ve diçe û kandîdên Kurdan giraniya xwe li ser çi dadinên van roja? Berê tejî destinsan kirin ser sê heft partayê kampanyên hilbijartinê here ku hedefê xwe ittifaka ked û azadiyê ye û di 24 Meyda Stenbolê bi nexşeriyek eşkere bikin. Piştî vê rojişan da êdî em ê li kuçew kolanên li bajarê Kurdan seranserê Tirkiyê dengê ittifaka hedefê jî bibîsin lê helbet rexneyê wan heye li ser ittifaka millî a ku 6 partiyên opozîsyonê gîştine hevdû demê dawî em dibînin ku bi nîqaşên ku li ser hedefê gelek cara tê kirin li dijî hedefê ji ber ku parlamenterek CHP gotibû ihtimal heye eger ku em bin desthilat em wezaretî bidin hedefê jî piştî wê partiya baş seroka partiya baş bi tundî daxiyanî dabû heta hate gotin ku ev dibe ihtimal ku ew ittifaka partiya ne ittifaka netewî a partiya 6 partiyên opozîsyonê xera bibe lê wisa xuya bike ku divî alî da rastî jî pozisyona CHP eşkere bike kaçaya lê wisa xuya ye ku HDP li serê xwe taybet bi partiyên çepkir re dest kampanya bike hêdî hêdî û atmosfer endî em dibînin ku li bajêr jî xuya dike. Belê. Belê Xelcê berî ez behsê mesela Kurdan û kanê ew ê sengiya xwe li ser çi danin yan dixwaz ez bizanim eger hatû mesela sistemê serokatiyê ku kêşeyek niha di nêvbera AK Partî digel layanên dîya te de helbet AK Partî dixwaze ku sistemê serokatiyê bi ew bû maka zagonê wekû dibêjin hat guhartin yan dîsan mesela hilbijatina serok Erdogan bû. Yani Kurdan eger wesa bi Kurdan dê kandîdê xwe hebe ji bo postê serokkomariyê? Ji ber nîqaşên partiya baş bi rastî jî car car em dibînin ku HDP jî dibêje eger ewa siyaset li ser HDP were kirin me wisa xerab bidin nîşandan HDP hêza wan heye dikare kandîdê xwe jî nîşan bide. Eger dibêje partî yani hilbijartina serokkomariyê bibîne tûra duyemîn ihtimal heye dibê hemî partiyê hewcî HDP bibin ji ber ku di hilbijartina Stenbolê de me dîtibû ku bi rastî jî bi piştevaniya HDP bi firqek mezin Ekrem İmamoğlu bi ser ketibû hêza wê heye 6 milyon dengê wê heye lê dilê HDP a rastî eger namzedê CHP Kemal Kılıçdaroğlu bibe ihtimal heye pekî piştevanî bikin lê ew dibendiyên di navbera ew partiyên opozîsyonê 6 partiyên opozîsyonê de wisa xuya dike ku ka HDP bi serê xwe bikeve an jî piştevaniya ittifaka netewî bike millî bike ew jî wisa xuya belê ana tiştek ku em dibîne ev geşkirina nîqaşên ser HDP jî tiştekî dixwazin HDP bi serê xwe namzetekî de. Baş e Xelcê bi Kurtî heta çendê dê cudahiyên etnîkî di nav divan hilbijartinan de derkevin ji bo hilbijartinên parleman. Yani Kurd dengê xwe bidin Kurda bo nimûne. وقتی که تجدید نشان کرد نه هم کاربرش سیاست یعنی فقط نتوی نبرا اکیت مهپیدا مقابل سری رنگی دمشه و دنگ کج فقط هم بری وانشی جاجر بی آویدشه اللي از باور كم كنا وقال دقالك شنو خاش جرا تشي بن امشواجي تفرسن هذا باش نقار جهفه هبا وباويك ويرك بكاربه باش بالي از فرصه ناسكم وامي وكي يعني قالكي قال جدا واجي ناس بخني مافو ازاديه ف تبع امي پشتوانيه جهاتي بكن لي تشتكو تاخويا دكه گشكرنا البجاتنشي بروسيجي البشي كردا بمشج باركو اكيف ومهكف بخجي دنگ خو سرویس سیاست زیادت کن در روز پیشیده شد باورکم او اشکال سر خلجان فارقین پاملا دنگ امریکا لدیار بکر آمده گل که سپاس
وەزیری بەرگری ئیسرائیل بەنی گانتێز دەڵێت ئێران زیاتر لە 10 بنکەی لەشکری لە سووریا بۆ بەرهەمهێنانی موشک و چەکی پێشکەوت و بۆ بەکرێگیراوانی بەکارهێناوە. چەند ساڵێکە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر ئەو شوێنانە زیاد کردوون کە بە ئامانجی پەیوەندیدار بە ئێران لە سووریا وەسفی کردووە. هیچ لێدوانێکی دەست بەجێ لەلایەن ئێران و سووریاوە نەبووە لەسەر ئەم بابەتە، بەڵام دیمەشق لە ماوەی ڕابردوودا ئامادە نەبوو هیچ لێدوانێک لەسەر ئەو جۆرە تۆمەتانە بدات و تاران ڕەتی کردوێتەوە توانای بەرهەمهێنانی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بنیاد بنێت. لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە نیویۆرک ڕۆژی دووشەمە بێنی گانتێز نەخشەیەکی خستە ڕوو کە گوتی هی ئەو شوێنە لەشکریانەیە کە ئاژانسێکی حکوومەتی سووریا دەستی تێدا هەیە بۆ دروستکردنی موشک و چەکی پێشکەوتوو بۆ ئێران. وا دەردەکەوێت ئێران و ئەمریکا جارێکی تر دوورکەوت بێتنەوە لە ڕێککەوتنێک بۆ زیندووکردنەوەی سەودا ناوکیەکەی ساڵی 2015 سەرڕای ئەوەی کە بەم دوایانە پاش زیاتر لە 17 مانگ وتوێشکردن دوجار هیوایەک هەبوو بۆ ڕێککەوتنێک، بەڵام ئێستا ئەو هیوایەش وەکو مانگی ڕابردوو نەماوە. بۆ تاوتوێکردنی ئەم پرسە دەچینە لای سەلاح بایەزیدی، شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. سەرەتا بەڕێز بایەزیدی سوپاس دەکەم بۆ کاتەکەت. ئەو هیوایی کە هەبوو لەسەر بنچینەی چی بوو و بۆچی ئێستا ئاڵۆزی تێکەوتووە؟ سەرەتا سڵاو بۆ جەنابت و بینەران و بیسەرانی دەنجی کوردی ئەمریکا. لە ڕاستیدا کاتێکە وەکو باستان کە سەرۆک بایدن هاتە سەرکار لە ئەپریل 2010 بە دانوستانەکان کرا، هیوایەکی زۆری لە سەرچنا دواتر بە دەست بەکاربوونی ئیدارەی نوۆی ئێران ڕئیسی ئەو دانوستانانە خاوبوونەوە و بە ڕێگایەکی ئەستەم و دژواردا چوون و هەندێک جار هیواکان بەرز دەبوونەوە، هەندێک جار باس لە خاوبوونەوەیان دەکرا. بەڵام بەکو باستان کرد لە کاتێکدا مانجێک پێش ئێستای چەند هەفتەیەک پێش ئێستا باس لەوە دەکرا کە هەموو دەقەکانی کۆتایی نووسراوەتەوە بەرەو ڕێکەوتنی کۆتایی دەڕوا، بەڵام ئێمە ماوەی 2 هەفتەیەکە 12 ڕۆژێکە تەنانەت لە هاوبەش ئەوروپایەکان ژەمە دەبیسین کە هیچ ئومێدێکی کەمیان بەوەی کە بەحاڵ لە ئایندێکی زۆر نێزیکدا و دانوستانە بەنجام بگاوە. لە ئیدارەی ئەمریکاشدا بە هەمان شێوە ئێمە کە لە بەرپرسانی ئەمریکایی دەبیستین کە ئەوان بخوان دەڵێن تۆپەکە لە گۆڕەپانی ئێرانە و ئێران دەبێ وەڵام دەرەوەی کۆمەڵێک پرسیار بێ. بەڵام ئەوەی کە بۆ ڕێکەوتناکە بەڕاستی کۆمەڵێک کێشە هەن کە تەنیا کێشەی دانوستانەکان ئێران و ئەمریکانیە، کۆمەڵێک کێشەی تکنیکی هەیە لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی کە ئێران وەڵام دەرەوە نەبووە و بەحاڵ سیاسەتی نەوخۆیی ئێرانە، سیاسەتی هەرێمی ئێرانە، یعنی کۆمەڵێک هاوکێشەی جیاوازن کە لە دەوروبەری ئەو ڕێکەوتنان کە ئێستا بەحاڵ گەشتن لوتکەی چەق بەستووی ئەو دانوستانان. بەڵێ دەزانین ئەوە نزیکەی 17 مانگەوەکو ئاماژەم پێکرد ئەم و توێژانە با بڵین ئەنجام دەدرێت، بەڵام هێشتا هیچ بەرهەمێکی نەبووە. باشە ئەگەر لە حاڵەتێکە کە با بڵین ڕێککەوتنێک نەکرێت، ئالتەرناتیڤ چییە بۆ ئەوەی ڕێگە لە ئێران بگیرێت کە چەکی ناوکی بەدەست نەهێنێت، وەکو کە کاربەدەستانی ئاژانسی وزەی ئەتۆمی نێونەتەوەیش ئاماژیان بەوە کردووە کە زۆر نزیکە لە دروستکردنی چەکێکی ناوکی؟ لە ڕاستیدا ئەمە هەواڵی زۆر جیاواز دەبیستن. تەنها لە بیرتان بێ ئێمە نزیک 7 مانگ 8 مانگە لە دەمان بیستکە لە هەفتەی داهاتوو لە مانجی داهاتوو بەردام هەواڵاندیان کە ئێران لە دروستکردنی چەکی ناوەشی نێزیک بۆتەوە. دروستە ئێران لە کاتی خۆ لە دانوستان لە ڕێکەوتنی ناوەکی 2015 ئەو کاتێ لەژێر 4% تاندنی ئۆرانیۆمی بوو. ئێستا باس لەوە دەکرێت کە ئێران ڕێژەی 6% نێزیک بۆتەوە، تەنیا بە کاتێکی زۆر کەم دەتوانێت بگاتە ئەوەی کە چەشی ناوەکی دروستکە. بەڵام ئالتەرناتیو کە باز دەکەن تەنها ئالتەرناتیوێک کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوبەشەکان ئەوروپایی باز دەکەن دانوستان لەگەر ئێرانە کە بتوان بەحاڵ ئەو قەناعەتە بە ئێران بێنن کە ڕێگای چاوەدێری ئێران بتوانن بەحاڵ ڕێگا بە ئێران بگرن. ئەگەر ئالتەرناتیو دیارە ئەگەر چاو لە کۆمەڵێک ئالتەرناتیو هەیە باس لە وڵاتی ئیسرائیل باسەوە دەکات خۆی ئامادە دەکات کە ئەگەری تەنانەت ڕێکەوتنی ناوەچیشدا ئەگەر بزانێ مەترسی لەسەر ئیسرائیلەیە هێرش دەکاتە سەر ناوەندە ئەتۆمەکانی ئێران. بۆیە بەڕاستی ئالتەرناتیوێکی دیکە نییە بێجگەلەوەی کە ئەو ئەگەر دانوستانی بکرێ. بەڵام بۆ گفتم چونچی دانوستانەکان لەگەڵ ئێرانێ بە کۆمەڵێک تەنیا ڕێکەوتنی سیاسی نەبەستراوەتەوە، کۆمەڵێک
ڕێککەوتنی تکنیکیشی دەدایە و زۆر ئەستەمەکە ئەو چاوەدێریە بەڵێ بەڕێز بازیدی دەزانین لە ئێستادا شەڕی با بڵێن سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا بەڕێوە دەچێت وە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش سزایان سەپاندۆ بەسەر رووسیادا لە ئەنجامی ئەم شەڕە و ماوەیەک پێش ئێستا رووسیا ئاماژەی بەوە کرد کە ئەگەر هەر ڕێککەوتنێک بکرێ نابێ پەیوەندی بە ڕێککەوتنی نێوان ئێران و رووسیاوە هەبێ جا ئەم بابەتی رووسیا چەندێک کاریگەری هەیە بەسەر ئەوەی کە ڕێککەوتنەکە نەگەیشتە ئەنجامێک بۆ زیندووکردنەوەی ئەو ڕێککەوتنی ساڵی 2015 لە ئێستادا لە ڕاستیدا یەکێک لە هۆکارەکانی ڕێککەوتنی ناوچی 2015 سەرکەوتوب ئەوە بوو کە ئەو کاتەی هەم رووسیا و هەم وڵاتی چین پشتیوانی ئەم ڕێککەوتنیان کرد بەڵام لە دەوری ئێستادا ئەگەر ئێمە پێش ئەوەی کە بگەڕێنەوە ڕووداوەکانی پێشتەڕی ئۆکراین رووسیادا دەکرا ئەو کاتەی بەرحاڵ نزیشی تا ئاسەرکی نزیکی لە نێوان رووسیا و وڵاتانی ئەوروپای رووسیا و ئەمریکا هەبوو دەکرا رووسیا دەوری ئەوە بژێرێکە ئەو نێو بژیوان بجێرە بژێرێ لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوایی بەڵام لە دوای بەڕاستی ڕووداوەکانی شەڕ کە ئێستا بەردەوامە و رووسیا بە خۆی لە کەوتوێتە نێو گەماری و وڵاتانی ئەوروپایی ناکرێ ئەو نێو بژیوان جێرە جێگای بەرحاڵ بڕوا پێکراوەی وڵاتانی ڕۆژاوی تاوت ئەمریکا بێت کە ئەگەر بازەوە دەکرێت ئەگەر بێت و ئێران دەست لە بەرحاڵ لەو تکنیک و لە بەرحاڵ ئەو توانایەکانی پیتاندین ئەتۆمی خۆی هەڵگێ دەبێت ئەو بەرحاڵ ئەو مەقدار ورانیومە بچێتە وڵاتشکە و کاتەی پێشتر رووسیا ئایا ئەو رووسیا ئەو دەورە هەیە کردوانێ بەرحاڵجیگە بڕوا پێکردن پێم وانیە لە ئێستادا بەڵێ بەڕێز سەلاح بازیدی شارەزا لە پەیوەندیە نێودەوڵەتەکاندا سوپاس دەکەین. لەسەر هەموو ئاستین جوواکین عێراقیان هەر کەس دەپرسە گەڵۆما کەنگی لایەنین سیاسیین عێراقی دێر لە هەف بکن لەسەر پێکئینانە حکومەتا داهاتی دیارە چ چارەسەری لە ئاسۆیان نەدیارە نەها و دەمەک درێژە دەوێ قۆناغێ دێژی ناکۆکی لەسەر پۆستین سەرەکەنەوە کە پۆستی سەرۆکوەزیر و سەرۆکۆمار ئیرۆ چ پێشهاتین نو هەنە. سنوور کەریم پەیامنێری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵ ئێمە. سنوور خانم کاتت باش دیارە ناکۆکی لە نێوان چارچێوەی هەماهەنگیش هەیە یان دیار بووە لەسەر ئەوەی کە محەممەد شەیع سوودانی کاندیدیان بمێنێ بۆ سەرۆک وەزیرانیانە ئەو جیاوازیانە چین؟ بەڵێ دەخی لەم کاتتان باش طبعا وەک دەزانین لە ئێستادا عێراق بەگشتی لە ڕووی سیاسیەوە بە جۆرێک ئارامی بەخۆیەوە بینیوە لەبەرەوەی لە ئێستادا عێراق لە دۆخی بەڕێوەچوونی چلەی ئیمام حوسێندایە بۆیە گەڕی دانیشتنەکانی نێوان لایەنی سیاسیەکان بەگشتی لە ئێستادا ئاکا ئەستێ بوەستاوە بەڵام ئەوەی کە هەیە لە ڕۆژی ڕابردوودا گوایە ئەمڕۆ بەشێک لە ڕاگەیان عێراقیەکان ئەویان بڵاو کردەوە کە چوارچێوەی هەماهەنگی ڕەزامەند بوون بە گۆڕینی کاندیدەکەیان بۆ عەدنان زەریفی و حتا حەیدەر عەبادیش یەکێک بۆ لە پاڵێوراوان یاخود لە باسکراوان بەڵام دوای بەدوای ئەوە چوارچێوەی هەماهەنگی بەیاننامەیەکان بڵاو کردەوە و هەواڵانەیان ڕەت کردەوە و ڕایانگەیان کەم هەواڵانە دوورن لە ڕاستیەوە واتە ڕایانگەیان ئەوان سوورن لەسەرەوەی کە کاندیدەکەیان محەممەد شیع سوودانی کاندیدی چوارچێوەی هەماهەنگیە بەڵام بە پێی زانیاریانەی کە دەست بن کەوتۆ لە ئێستادا لە خودی ناو لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی واتە جۆرێک لە مشتومڕ هەیە ڕێی جیاواز کەوتۆتە پێش لەسەر کاندیدەکەیان واتە هەندێک لە لایەنەکان لەگەڵ ئەوەدان کە محەممەد شیع سوودانی بگۆڕن بۆ ئەوەی کە سەدر و لایەنە سەدرەکان ڕەزامەند بن لەسەر واتە ئەو گژی ئاڵۆزیانی کە لە نێوانیاندا بە جۆرێک لە جۆرەکان خاو ببێتەوە بەڵام یەکێک لەوانەی کە ناڕازیە و بە هەموو شێوەیەکی دەکاتەوە نووری مالیکیە پێی وایە کەوتنی محەممەد شیع سوودانی کەوتنی خودی مالیکیە. باڵێ سنوور چاوەڕوانی گۆڕانکاریەک دەکری ئەگەر هاتوو لە مانگی داهاتوو مانگی ده کە تەشرینە ڕێکەوتن نەبێ بۆ نمونە خۆمان دەزانین خۆپیشاندنەکان لە تەشرینیان دەست پێ کردووە. بەڵێ وەک دەزانین دەخیلەوە بەرەو ساڵێک دەچێت کە پەرلەمانی پێشوەختەی عێراق کراوە بەڵام تا ئێستا نەتوانرا بۆی ناوەکۆکی نێوان لایەنەکانەوە حکوومەت تێک بهێنرێ بۆیە بەپێی زانیاریەکانی من لایەنەکانی تشرین کە ئەو حزبانەی کە لە تشریندا لە ساڵانی ڕابردوودا خۆپیشاندانیان لە عێراقدا دروست کرد لە ئێستادا خەریکی جموجۆڵ و خۆ ئامادەکردن ئەگەر لە مانگی داهاتوودا کە مانگی تشرینەواتە مانگیدا نەتوانن لایەنە سیاسیەکان هەم شیعەکان هەم لایەنەکانی سەدر
کۆک بن و نەتوان حکوومەت پێک بهێنن ئەوان لە ئێستادا ئامادەکاریەکان بۆی خۆپشاندانێکی فراوانی سەرتاسەری لە عێراقدا جارێکی تر سەر هەڵبداتەوە بەپێی زانیاریەکانی من کە دەستدەنگەلی هاتکەوتووە سەدریەکان و خودی سەدریش بە شێوەیەک لە شێوەکان ناڕاستەوە خۆ پشتیوانی ئەو خۆپشاندانە بن و لەگەڵ لایەنەکانی تشتی ناواتە دەیانەوێت ئەو خۆپشاندانە بە هاوبەشی بەڕێوە ببن. سنوور بە کۆتی تا دوێنێش ئاسووی تێگەشتێک لە نێوان پارتی و یەکێتی نەبوو لە سەرپۆستی سەرۆکۆمار ئەمڕۆ شتێک هەیە؟ دخيل طبعا دوێنێ محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان وای بەڕاگەیان دەکاتنوت کە گوایە ئەوان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ئێستادا هیچ کاندیدێکی هاوبەشیان نێواتە ڕێنەکەوتون لەسەرەوەی کاندیدێکی هاوبەشیان هەبێ بەڵام بەپێی زانیاریەکانی من کە لە سەرچاوەیەکی باڵای ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەستم کەوتووە یەکێتی و پارتی لە هیچ جۆرێک بە کاندیدی جیاوازەوە ناچنە ناو ململانەیە واتە بە هەموو شێوە ئیتفاقەکە لەسەرەوەیەکە واتە کاندیدێکی هاوبەشیان هەبێ بەڵام دیارە ئەوانی چاوەڕێی یەکلابوونەوەی ناو لایەنەکانی چوارچەوەی هەماهنگگین ئایا ئەوان دەتوانن حکوومەت پێک بهێنن ئەگەر ئەوان توانیان بگەنە ئاسی ڕێکەوتنێک لە ئاسی باڵادا ڕێکەوتن بکەن بە دڵنیاییەوە ئەمانیش ناچار دەبن بەوەی کە کاندیدی هاوبەشیان هەیە و ڕێککەون بەپێی زانیاریەکانی من یەکێتی ئەگەر لایەنە شیعەکان بگەنە ڕێکەوتن یەکێتی تەنازل لە بەرامبەر پارتی دەکات لە بەرامبەر کشانەوەی دکتۆر بەرهەم بۆ کاندیدی پۆستی سەرۆکۆمار. سنوور کەریم پامری دەنگی ئەمریکا لە سلێمانی سوپاس بۆ کاتی جەنابەت و هەڵبەتە ڕۆژانە ئێمە بەدوا چۆن لەسەر ئەم پێشاتانە دەکەین. زۆر سوپاس. و سەرۆکی ئۆکرانیا ڤڵادیمیر زێلەنسکیش دەڵێت هێزەکانی ناوچەیەکی زۆریان کۆنتڕۆڵ کردوێتەوە ئەمەش بەشێکە لە بابەتەکانی پاش ئەم ناوبڕە. راپۆرت عێراقیژی هەناک و دیارە ئەو جهین دیرۆکی هاتنەڤەکردن پێش گەڕیدەیان لێ وەکتە گوتی پشتی vê nav بڕێ. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه. ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ئێوارەی ڕۆژی دووشەمە ڕاگەیاند کە هێزەکان لە کیێڤ سەرەتای هێرشە بەردەوامەکانیانەوە لە هەفتەی ڕابردۆ زیاتر لە 6,000 کیلۆمەتر چوارگۆژەیان ڕزگار کردووە. هەروەها ڕەخنەشی لەو هێرشانە گرت کە بە وتەی خۆی هێرشی بەردەوامی رووسایە بۆ سەر دامەزراوەکانی وزە لە سەرانسەری باشوور و ڕۆژهەڵاتی ئۆکرانیا. گوتیشی لە ئەنجامی بڕینی کارەبا سەدان هەزار ئۆکرانی لە تاریکی داماونەتەوە. زێلەنسکی وتیشی بە ئامانجکردنی وێزگەکانی کارەبا و ژێرخانی مەدەنی دیکە نیشانی بێهیواییە و دوابەدوای شکستەکانی لە مەیدانی شەڕدا. و دووشەمبێ وەزیرە دەرڤەی ئەمریکا ئانتۆنی بلینکن گوت هێشتا عێریشên دژ yên hêzên Ukrayna li ser hêzên Rûsî di rojên pêşîn de ya lê hêzên Ukranî pêşketinên baş bi dest xistina. Dema li Meksîko bû ji bo danûstandinan li ser mijarên aborî pisyar ji Blinken hat kirin ka nirxandina wî ji bo pêşhatên dawî li Ukrayna çina. Li çend rojên dawî hêzên Ukrayna dehan bajarok di destê hêzên Rûsî debûn rizgar kirine piştî ku Mosko dev ji asêgeha ka xwe ya bihêz berdayî li roja şemiyê li bakurê Rojhilata Ukrayna ku tê hejmartin weka şikestineka herî mezina hêzên Rûsî bû. Blinken got wesa diyar e ku ev şer dê hinekê dirêj be çunku Rûsya gelek hêzên çekdar înane nav Ukrayna û Korane tawanên li dijî medeniyan û li dijî jirxana aborî ئەنجام دەدن. سەرۆکی دەستگای چاودێری ئەتۆمی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی دووشەمە ڕاگەیاند کە دەستی بە ڕاوێژکاری لەگەڵ ئۆکرانیا و رووسیا کردووە سەبارەت بە داوای ناوچەی پاراستنی ئاسایش و پاراستنی ئەتۆمی لە دەوروبەری وێزگەی کارەبای زاپۆریژیا و پێدەچێت هەردوو لایەن بیانەوێت ئەم کارە بکەن. ڕافایل گرۆسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی هەفتەی ڕابردوو پێشنیازی خۆی خستە ڕوو دوای ئەوەی سەرکردایەتی تیمێکی پشکنەری کرد بۆ وێزگەی ئەتۆمی کە گەورەترین وێزگەی
ئاژانسەکەی ئەوروپای و 6 ڕیاکتۆری تێدایە بەڵام لەو کاتەدا چەند وردەکاریەکی کەمی خسەڕ و گرۆسی لە بنکەی سەرەکی ئاژانسەکە لە ڤیانە بە پامنێرانی گوت ئەوەی پێویستمانە ئەوەیە رووسیا و ئۆکرانیا پابند بن لەسەر پرینسیپە سادەکانی کە هێرش نەکەنە سەر وێزگەکان. ئاژانسەکە هیچ لایەنێکیانی بۆ ئەو تۆپبارانەی کە بەم دوایانە دەکرێت تۆمەتبار نەکرد کە ئۆکرانیا و رووسیا یەکتری پێ تۆمەتبار دەکەن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەمێ جارێکە دی ڕوو بکەن سلێمانی و پامێرە مالوەر سنوور کەریم دەبێژە لە سلێمانی و ji بۆ خستنا ڕۆناهiyê li ser şiyanên zarokên xwedî pêtiviyên taybet çalakiyek hat li darxistin di wê ahenga pirî çalakî de çendîn zarokan ku bejdar bûn ji bo pîşandana cilûbergan pêşkêşkirina şiyanên xwe di warê mûzîkê de û çendîn çalakiyên dî jî. ئەمانە منداڵانی بەهرەمەندن. هەناتە خۆ تێکە ئەمە خۆشتای ئەمانە چەنە هەناسە ئەمڕۆ خۆش بوو؟ خۆشە؟ لەگەڵ ئەوەی خاوەن پێداویستی تایبەتن بەڵام خاوەنی بەهرەی جۆراوجۆرن. چالاکیەکی تایبەتیان بۆ ڕێکخراوە بۆ نمایشکردنی بەهرەکانیان. ساڵانە چەندین کار و چالاکیمان هەیە و ئیڤنتی جیاوازمان هەیە وەکو ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت ڕۆژی جیهانی ئۆتیزم داون سیندرۆم چالاکی ئەمڕۆمان کە بەناوی خاوەن پێداویستی خاوەن بەهرەوە بووە چەندین حاڵەت بەشدار بۆتیایە وەکو نمایشی منداڵانی داون سیندرۆم چالاکی میوزیکیمان لەلایەن چەند مناڵێکی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەتەوە بووە بە تایبەت ئەو کەسانەمان بانگێش کردو بۆ چالاکیەکانمان کە خاوەن پێداویستین و خاوەن بەهرەن هەم وەکو هۆشیارێک بۆ خێزانەکان هەم وەکو ئەوەی کە توانە و بەهرەکانیان پیشان بن. چالاکیەکە تایبەتە بۆ منداڵانەی داون سیندرۆم و ئۆتیزمیان هەیە و سەرپەرشتیاران کاریان لەسەر دۆزینەوە و پێشخستنی بەهرەکانیان کردووە و دەیانەوێت وەک هەر منداڵێکی تری ئاسایی بێبەش نەبن لە جوانیەکانی ژیان. ئێمە لە 2004 لەم بوارە ئیشەکەین لە بواری مناڵی خاوەن پێداویستی لە 0 بۆ 6 ساڵ تەمەنی ئێرلی ئینتڤێنشن کە ئەمە تەمەنێکی زۆر حساس و هەستیارە بۆ مناڵانە. ئەگە مناڵەکان توانیمان لەو تەمەنەیە کۆنتترۆلیان بکەین و ئەوانە ئەتوانین بە ئاسانی وکو هاوتەمەنەکانی خۆیان بیان خێنە مەکتەب و بتوان بخوێنن. کە باسی ئۆتیزمەکرێت یەکسەر نوعێکتری بیرەکەوێت وازن کە ئەمە شتێکی زۆر نامۆیە و مەسەڵەن هەرە بێ بڕۆ مایک بپسڕێنێ و هەرە بێ لەسەر مێزەکە خۆی هەڵاتە خوار و شت بشکێنەوانە بەس بەعکسەوە ئەمانش خاوەن بەهرەن ئەمانش توانان هەیە وکو مناڵە ئاسایەکان بگرە باشتریش بتوان عەزف بکەن و یعنی بەرهەمیان هەبێ بەڕاستی. دایک و باوکی منداڵەکان چالاکیەکە بە پێویستیەک دەزانن وەک هۆکارێک بۆ ئارامکردنەوەی دەرونی ئەو منداڵانە و داوا دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی جددی لە ژیانیان بدەنەوە و شوێنی چاودێریکردنی تایبەتیان بۆ دابین بکەن. مناڵەکەم خاوەن پێداویستی تایبەتە و داون سیندرۆمە داوا لە حکوومەتەکەم هاوکاریان بکەن یارمەتیان بن دەمیان بکەن هەچی پێداویستێ بۆیان دابین بکەن. ڕاستە ئەم ئیڤێنتانە دڵی مناڵەکانمان خۆشەکە بەس ئەرکی سەرشانی ئێمە سوگ ناکە بەس بۆ دڵخۆشکردنی مناڵەکانمانەوە تەواو یعنی هەقا حکوومەت بەجددی ئاوڕیان لێباتەوە. ئەم چالاکیە لەسەر ئەرکی نەخۆشخانەی ئاسیای نێودەوڵەتی و چەند خۆبەخشێک ئەنجام دراوە. دەڵێن ساڵانە چەندین چالاکی لەم جۆرەیان پێشکەش دەکەن و دەیانەوێت
کەمێک لە ئازاری ئەو منداڵانە و خێزانەکانیان کەم بکەنەوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. ماڵی محەممەد مەهدی الجەواهیری شاعری ناوداری عێراق کە تازە نۆژەن کراوە بە مۆزەخانە و کۆمەڵێک بەرهەمی نووسەران و کەلوپەل لە بەغدا نمایش دەکات. خانووی پێشووی شاعری ناودار محەممەد مەهدی جەواهیری بەم دواییانە گۆڕدرا بۆ مۆزەخانەیەک و هەروەها ناوەندێکی کللتوری و لە مانگی هەشتی ئەم ساڵەوە پێشوازی لە میوانان لە بەغدا دەکات. تجد في كل زاوية من هذا الدار ذكرى تنبئ عن حدث معين. لە هەر گۆشەیەکی ئەم خانووەدا یادگاری ڕووداوێکی تایبەت بەدیەکەیت. ئەم خانووی جەواهیری تێدا ژیابوو لە ساڵی 1970دا دروستکرا بوو. ئەم شاعرە تێیدا هەتا ساڵی 1970 ژیاواتە ئەو ساڵی جەواهیری وڵاتی بەجێهێشت بەهۆی هەڵوێستی نیشتیمان پەروەری زۆر ناسای بەرامبەر دەسەڵاتدارانی ئەو کاتا و دانەواندنی بۆ هیچ کەسێک. جەواهیری لە چەندان شوێندا تاراوگەژیا وەک لە دیمەشق و قاهیرە و دواتر لە پراگ ئەوەی جەواهیری بە بەهەشت پێناسەی کردبوو هەروەها هۆنراوەیەکی جوانی بەسەردا هەڵدا بوو. لە ڕێی پێشەنگەیەک بۆ هەندێک لە کەلوپەلەکانی خودی جەواهیری کتێبخانەیەک و چەندان وێنەی ژیانی و کارەکانی جەواهیری شاعری بە نەمری لە نێو دیوارەکانی ماڵەکەی داهێشتوتەوە واتە لەو ماڵی تێیدا ژیا بەر لەوەی لە حکومڕانی بەعسی لە عێراق هەڵبێت. من لە ساڵی 1970دا لەدایک بووم ئەو کاتەی دەرەنجام باپیرم عێراقی بەجێهێشت بەداخەوە پێڕانەگەیشتم باپیرم ببینم و لەگەڵی دابنیشم و گوێ لە شیعرەکانی بگرم بەڵام لە ڕێی خزمەکان و خێزانەکانمەوە گوێبیستی مرۆڤایەتی جەواهیری بووم ئەو لە شیعرەکانیدا بەڕوونی دەبینرا ڕنگدانەوەی خۆشەویستی باپیرم بۆ عێراق و گەلەکەی بەدی دەکرا. سەرۆکی میدیا و پەیوەندیە گشتیەکان لە شارەداری بەغدا عەبدولمونعیم ئەلعیساوی گوتی جەواهیری بەهۆی هەڵوێستە نیشتیمان پەروەریەکانیەوە بەرامبەر دەسەڵاتدارانی ئەو کاتە عێراقی بەجێهێشت. من يدرس الشعر الجواهري درس تاريخ العراق. ئەوەی شعرەکانی جەواهیری و مێژووی عێراقی خوێندبێتەوە و هۆنراوەیەکی جەواهیری خوێندبێتەوە دەبینێت کاوێ ڕایدابڕانی جەواهیری لە عێراق کەچی ئەو لەگەڵ دژواریەکانی وڵاتەکەیدا دەژیاوە بە عێراقەوە گرێدرا بوو. شارەداری بەغدا ئێستا خاوەنی خانوەکەی جەواهیری و هەروەها خانوە نۆژەندکراوەکەیەتی. السوشيال ميديا والتكنولوجيا الحديثة ما خلت الناس تقرأ. سوشيال ميديا وهروە تەکنۆلۆژیای نوێ وای لە خەڵک کردووە خوێنەر و شتەکانی بێبها کردووە. مێژوو هەروە شارەسەنەتی هەر وڵاتێک لە کەلتورەکەیدایە بە تایبەتی مێژووی عەرەب شاعری مەزن هەن وەک جەواهیری و شاعری عەرەب ئەحمەد شەوقی هاوکات هونەرمەندانی شانۆ هەن هونەرمەندان و میزوکژەنان وەروە نیگارکێشان هەن هەموو ئەوانە لە مەترسیدان لەبەر ئەوەی چیتر گویان پێنادرێت. شاعری ناودار جەواهیری لە ساڵی 1999 لە شاری نەجەف لەدایک بووە و بەر لەوەی ببێتە شاعیر و نووسەر و ڕۆژنامەوان خوێندنی ئیسلامی خوێندووە. جەواهیری لە ساڵی 1990دا لە دیمەشقی پایتەختی سووریا کۆچی دوایی کرد. بەڵێ دەخی لە ساش دەچینە دیمەنە ڕاستە و خۆکانی کە با بڵێن کەرمی شازادەی ئەلیزابێت دەگوازرێتەوە بۆ لەندەن و لەوێ ڕێزێکی بۆ با بڵێن بە فەرمی ڕێزی لێدەگرن پێش ئەوەی ئەمە ڕاستیمانەش هەمووی بەڕێوە ئەچێ پێش ئەوەی کە لە 19 مانگ بە خاک بسپێردرێت. هەلبەتە ئەمزانن هێرۆکو شاها بریتانیا شاژنە بریتانی ڕۆلێکی گەلک مەزن هەبوو و گەلک پەسناوێتی دان پشتی وەغەراوێ ئەگەر چی گەلکی بە ئەمر مەزنژی ببوو لێ دیسانژی کاریگەریاوێ هەبوو لێ دیرۆکاوی گەلکی تێناسکردن و گەلکی هاتیە نویساندن و گەلک لایەن یانی نەبتنێ بریتانی بەلکی خەڵکی جیهانی ژی نەهال بمرناوی پەسناوێ دەدەن لێ دیسان وەکو تێگوتن و مەسەلا پاشە ڕۆژا وێ بنەماڵە شاهان لە بریتانیا کو نەبتنی شاهن بریتانیا چەند وڵاتین دینە بوو نمونە سکۆتلاند و کەنەدا و ئوسترالیا و چەند وڵاتی دی حتا نەک وڵاتین ئەفریکانەژی دیارە هەنە خەڵک هزرە هەندێ دیکەن کو گەڵودی پاشە ڕۆژەوان چ بە ئەگەر بێن و بڕیارێ بدن و وان نەوێت لەژێر وێ دەسەڵاتی بمینن. بەڵێ دەخی ئەمەش لە کاتێکدایە کە پاشا چارلسی کوڕی کە جێگەی دایکی گرتەوە پاش کۆچی دوایی دایکی چۆتە
باکووری لەندای باکوور و لەوێ و توێژەکانەکات. بەڕێبەرین جیانژی دیگەهنج بوو و ئامادەی بەشارناوی بن بێچەندێژی ئەمتین دماهەیە بەرنامە کورتکەنەشنیایی و هەتا سباهی دیگەینێک هەر شاد و بەختەوە بن و بەدوعا کاتێکی خۆش هەر شاد بن.